بینەرانی پایتەخت میدیا من لە نەخۆشخانەی گشتی منداڵانی شاری کەرکووکم بەرەبەیانی دوێنێ هەینی کاتژمێر 8:30 منداڵێک لە بەردەم مزگەوتێکی ناحیەی قەرەهەنجیر بە فڕێدراوی لەلایەن هێزەکانی ئاسایش دۆزرایەوە و دواتر ڕادستی بنکەیەکی تەندروستی کرا و دواتر ڕەوانەی نەخۆشخانەی گشتی منداڵان کراوە لە پشتی منەوە دەبینن ئەو منداڵێکە بەرەبەیانی دوێنێ لە بەردەم مزگەوتێک بە فڕێدراوی جێ هەڵدراوە. من ئەگەر دەرفەت بێت دکتۆر ڕێیان وەربگرم. دکتۆر سڵاو دەبێت. سڵاو لە تۆش. بۆم باس بکەم منداڵیان کەی هێنایە ئێرە تەندروستی چۆم و سەرەتا کەی هێنایە؟ ئەم منداڵە بەرەبەیانی 21/2/2025 لە ناحیەی قەرەنزیر دۆزراوەتەوە و هێنرا بۆ مستەشفای ئەتفاڵ. دکتۆر مناڵەکە تەمەنی چەندێکە کەی لەدایک بووە لە ڕەگەسی نێرە یاخودمەیە کرد؟ منداڵەکە لە ڕەگەزی مەیە تەمەنی 4 ڕۆژە تا ئێستش بارودۆخی جێگیرە و لێت شتێکی کەم نیە. ئەگەر تا چەندێک پێویست بکات ئەو منداڵە لێرە ئەمێنێتەوە تا تۆ تا چەندێک لێرە خزمەت دەکرێت و گەورە دەکرێت هەتاکو کەیسەکەی لەلایەن جەنابی دادوەرەوە یەکلایی دەکرێتەوە ئەم منداڵە لە بەشی خود دەست دەمێنێتەوە لە مستەشفایە. ئەمساڵ ئەمە چەندەمین منداڵە لێت بە فرێدراوی بیهێنن بۆ ئێرە و یاخود بدۆزێتەوە لێرە جێبیە؟ لە ساڵانی پێشودا منداڵیاها زۆر بۆ ساڵی 2024 هەمان بوو وەک دەستپێکی ئەم ساڵ ئەمە یەکەم منداڵمانە. ئەو ڕێکارانە چین کە ئەگەر کەسێک بێوێ لە خۆی بگریا خودی هیچ خێزانێک هەیە ئارەزوی هەبێت کە منداڵان لە خۆ بگرێت؟ خێزان زۆرە بەس وەکو ڕێکارەکان لای ئێمە نیە. جەنابی دادوەر بۆ خۆی زانە. هیچ حاڵەتێک هەبووە بۆ نمونە لە ماوەکانی ڕابردوو منداڵ بێتە ئەم نەخۆشخانەی و دواتر لەلایەن خێزانەکانەوە لە خۆیان گرت بێت؟ باڵە زۆربەی منداڵەکان هەروە هەرکەی خێزاندەیان بە اینجا لە ئێمە نامێنێ. زۆر سپاس دکتۆر ڕێیان. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی دەیبینن دیمەنی ئەو منداڵەیە کە بەرەبەیانی دوێنێ کاتژمێر 8:30 و لە بەردەم مزگەوتێکی ناحیەی قەرەهەنجیر بە فڕێدراوی دۆزرایەوە دواتر ڕەوانەی نەخۆشخانەی گشتی منداڵان کراوە. لە ئێستادا تەندروستی منداڵەکە جێگیرە. ئەو منداڵی کە لەدایک بووە تەمەنی 4 ڕۆژە و لە ئێستادا لەژێر چاودێری پزیشکیدایە و تەندروستی جێگیرە.